بابەتێکی تر کە بەلای بەڕێزان لە پەرلەمان گرنگ بوو پرسیاریان کرد سەبارەت بە کامێرەکانی چاودێری کە بەداخەوە لە ماوەی ڕابردوو شتێک بڵاو بووە کە ئەم سیستەمی کامێرای چاودێری دەدرێت بە کەرتی تایبەت. تاوان ئێمە ئەم پرۆپاگەندەیە لە بناغەوە ڕەت دەکەینەوە و بۆ بەڕێزان لە پەرلەمان بە وردی شیمان کردەوە ئەوەی کە کراوە کەرتی تایبەت بە هاوبەشی لەگەڵ کەرتی گشتی کە پێی دەڵێن سیستەمی PPP بە یەکەوە پرۆژەیەک جێبەجێ دەکەن و ئەم پرۆژەیە هەروەکو بڵاو کراوەتەوە شتێکی نهێنی تێدا نیە 53 ملیارد تێچووی ئەم پرۆژەیە حکوومەت ئێستا ناتوانێتن و پێویستیش ناکات حکوومەت بچێتە بنباری ئەم جۆرە خەرجیانە. کارتی تایبەت لەسەر ئەرکی خۆی ئەم پرۆژەیە جێبەجێ دەکات بەڵام ماوەی چەند ساڵێکی بۆ دانراوە کە بگاتەوە پارەی بنەمای خۆی و لە هەمان کاتدا داهاتێکیش بۆ حکوومەت دروست دەبێت. مەبەستی ئێمە لە وەزارەتی ناوخۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان دروستکردنی داهات نییە. مەبەست ئەوەیە بۆ تەئکیدکردنی سەلامەتی و ئاسایشی هاوڵاتیانە لە کاتی شوفێری لە کاتی هاتوچۆ لەسەر شەقامەکان.